شەقامە شەقامێکی گرنگ و استراتیژیە بۆ شاری سلێمانی خۆشەویست کە بەداخەوە پێشتر ئەم شەقامێک بوو چەندین ڕووداوی نەخوازرا و دڵتەزێن تێدا ڕوویدا. ئێمە بە هەماهەنگی لەگەڵ شارەوانی سلێمانی بەڕێزدا بڕیاریەوەماندا کە ئەم شەقامە نۆژەن بکەینەوە بەو شێوازەی کە ئێستا دەیبینن. بۆیە گرنگی ئەم شەقامە بەتەنها ئەوە نەبوو کە شەقامێک بوو لە شاری سلێمانیدا ڕووداوی دڵتەزێن یا هەر شتێکی تری لێ دەکەوتەوە. شەقامێک بوو پێویستێکی زۆری شاری سلێمانی بوو. بەستنەوەی شەقامی ئەم شەقامە بە تونێلی پێشڕە و بە ناوچەی شارباژێر و ئەو ناوچانەی تر کە ڕۆژانە لەلایەن خەڵکانێکی زۆرەوە ئەم شەقامە بەکاردێنرا ئێستا بۆتە هۆی کاراسانێکی گەورە بۆ هاتوچۆی ڕۆژانەی هاوڵاتیان و گەشتن بە شوێنی کارەکانیان. بۆیە کارکردن لە بواری شەقام و خزمەتگوزاریەکانی ڕێگاوبان پێویستێکی گرنگی ڕۆژانەی خەڵکن. بەتەنها جەدوای دنیایی و مادی نییە بەڵکو جەدوای شەر لە ڕووی شەرعیشەوە جەدوایەکی زۆر گرنگی هەیە و بە سەدەقەی جاری ناو دەبرێت. بۆیە ئێمە وەکو کۆمپانیای قەیوان هەمیشە خۆمان بە بەرپرس زانیوە لە بەرامبەرەوەی کە مافمان هەبوو لەم شارە کار بکەین خۆشمان بە بەرپرس زانیوە بۆ ئەوەی ئەگەر بەرپرسیارەتیەکە بێ شانی بدەینە ژێر. لە هەمان کاتژدا کەرتی تایبەت لە ئەمڕۆدا لە هەموو کات زیاتر پێویستی بەوەیە ئەو فەراغ و کەم و کورتیانەی کە حکوومەت بەهۆی ئەو قەیرانانەی کە تووشی بووە بتوانێت ئەو بۆشاییە پڕ بکاتەوە و هەمیشەش خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە بتوانین شەرەفی ئەومان پێبەخشرێ کارێ بکەین خزمەتی گشتی چاکەی گشتی خێری گشتی تێدا بێت. سوپاسانەکەم.